بەناوی خی گەورە و میهرەبان من دکتۆر کاوە محەممەد باجەلان پسپۆری نیشتەرگەری گشتی و نیشتەرگەری قەڵەوی و نیشتەرگەری بە نازور ئاگاداری پزیشکانی پسپۆری نیشتەرگەری گشتی لەگەڵ نیشتەرگەری منداڵان و نیشتەرگەری میزەڕۆ و ئافرەتان و دایکبوون دەکەینەوە لە بدایەتی مانگینۆ کە دەکات 3 و 4 مانگینۆ نەخۆشخانەی میهرەبانی هەڵدەستێ بە میوانداری خولێکی بەهێزی لاپرۆسکۆپی لە هەولێر بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگای LHTI بەغدا کە سەرپەرشتیارەکەی زۆر بەڕێز پزیشکی ڕاوێژکاری نەشتەرگەری عێراق و ناوچەکە زۆر بەڕێز دکتۆر حەیدەر عەلی ڕماحیە کە ئینشاءالله تەشریفی دەینێت بۆ سەرپەرشتی ئەو خولا کە لە 3 و 4 مانگی نوێ ئەنجام دەدرێت ئینشاءالله و ئەو خولا طبعا بە هەماهەنگی LHTI لە بەغدا و هەروەها نەخۆشخانەی میهرەبانی دەبێت و ئێمە زۆر سوپاسی نەخۆشخانەی میهرەبانی و ئیدارەی نەخۆشخانەی میهرەبانی و زۆر بەڕێز مدیری خەستەخانەی دکتۆر دلێشینێ دەکەین کە ئەو هەماهەنگیی دروست کردیە و ئامادەکاری پیشاندایە بۆ میوانداری ئەو خولە بەهێزە کە یەکەم جارە لە هەولێر ئەنجام دەدرێت و ئینشاءالله زۆر بەسوود دەبی بۆ ئەو بەشانی کە باسمان کردن هەر کەسێکیش ئارەزووی هەیە پێمان خۆشە بێت بەشدار بێت و ڕیجستریشن بکە چونکە لاپرۆسکۆپی ضرورە بۆ ئەو بەشانە هەمویان شارەزاییان هەبی و ئینشاءالله هەروەها لە جگە لەوەی کە کاک دکتۆر حەیدەر عەلی ڕماحی ئامادە دەبێت لەگەڵ ستافە تایبەتەکەی لە بەغداوە دێن سەرپەرشتی سەرەکی دەبن هەروەها ستافی کی تایبەتیش دانرایە وەکو ڕاهێنەر و سەرپەرشتیار کە بریتیان لە زۆر بەڕێز کاک دکتۆر لوقمان محەممەد عەزیز کە زۆر سوپاسی دەکەم ئامادەکاری پیشاندایە بۆ سەرپەرشتی و ئامادەکاری لە ڕاهێنان لەو خولە تایبەتیە و ناوازە و بەهێزە هەروەها لەگەڵ کاک دکتۆر محەممەد مەجیدشە و ئینشاءالله خۆشم لەوێ بەشدار دەبم و داواکارین لەو پزیشکانە هەر کەسێک ئارزوی هەیە بێ بەشدار بێت هەروەها پزیشکانی نیشتەجێریش هەر کەس ئامادەی هەیە حەزی لێ بەشدار بێت دەتوانێت بەشدار بێت بەڵام هەندێک شەرت و شروعی تایبەتی خۆی هەیە ئینشاءالله دوای ئەوە لە تێبینەکان باس کراوە و لەو خولا کە 2 ڕۆژە تایبەتیەکەی ئەوەیە کەوا ڕۆژی یەکەم فیۆری ئەنجام دەدرێت باسی نقاط و پرینسیپڵەکانی لاپرۆسکۆپی تێدا دەکرێت هەموو خاڵەکان و چۆنەتی بەکارهێنانی ئەو ئامێرانە کە ئامێری تایبەتیمان هینایە نزیکەی 7 جیهازمان هینایە تایبەت دروست کرایە بۆ ڕاهێنانی ئەو پزیشکە بەڕێزانە ئەوە نمونونەکانێتی ئینشاءالله هەمویان لێرە لەسەر ئەو جیهازە محاضراتی نظری وەردەگرن دواتی وەرکشۆپەکە دەست پێ دەکا لە ڕۆژی یەکەم و هەروە ڕۆژی دووەمیش دواتر ئینشاءالله دەچینە ناو نەخۆشخانە دەچینە ناو عملیاتیش لەوێش هاند ئۆن لەسەر هاند ئۆن عملیاتی لایفمان هەیە و چۆناتی ئەنجامدانی نیشتەرگەری جۆرا و جۆر تێدا دەبی ئینشاءالله هیوای سەرکەوتن بۆ ئەو پزیشکانە دەخوازین کەوا دێن ئینشاءالله لێرە بەشدار دەبن و ئینشاءالله زۆر سوودمەند دەبن و زۆر دووبارە سوپاسی نەخۆشخانەی میهرەبانی دەکەین بۆ میوانداری ئەو خولە بەهێزە و خوددا پشتیوانمان بی ئینشاءالله زۆر سوپاسمان دەکەین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی